هاتوومەتە بەردەم دوو قوتابخانەی بنەڕەتی لە شاری سلێمانی لەگەڵ پۆلێک لە قوتابیانی قوتابخانەکان کە بەشێکیان کاتی دەوامیان نەبوو دەچین بۆ بینینی ئەو دەیان سەگە بەرەڵایی کە لە پەنای دیواری قوتابخانەکە پشوو وەردەگرن. قوتابیەکان چیرۆکی جۆراوجۆر دەگێڕنەوە و دەڵێن یان سەگ ڕاوی ناوین یان پەلاماری هاوڕێ قوتابیەکانمانی داوە. بەشێکیان دەڵێن بوونی ئەو سەگانە مەترسیەکی جددیان لەسەر ژیانیان داناوە و ڕۆژانە بە دڵڕاوکیەوە دەچنە قوتابخانە و دەگەڕێنەوە ماڵ. هەمویان بە دووامان ناکەون دانە بەدانە ئەوەڕن و بە گەورە و بچووک ئێمە دوایەوە. وڵایی باسەکەمان ئەمەیە کاتێ لە مەکتەبینەوە ئەمانە بە تایبەتی لە خواری شە و لێرەش ئەم سەگانە بە دوامانەکەون و ڕاومانە نێن و پەلاماری خەڵکیان ناوە. وەڵاهی ڕۆژە بژنێوتی ئەو سەگانم بۆ دەرکە لەو شوقەیە وەڵا کەسوم دانەیەکیان دوام بوو. ساکانێک ئێمە لە ناو سیارەکەین بۆمانەوە ئەنی دوای سارەکە شەکەون ئەوەش نییە مناڵ کەس ناوێت لەو دیوە بڕۆ سەگ و خوا ئەرۆڵا لە ماوانەیە دوو کورد لەو ساکە ڕاوی نابوو دانێکی قەبی بەردەستی کەوتووە. وەڵایی ئەو سەگانە زۆر مەترسی بۆ مناڵەیە جاگەر لای بەرن سپاسدانەکەین. وڵای جارجار دوامانەکەوێت یەنە ئەو دەشتە. چیا دایکی دوو قوتابیە و لە گەڕەکی کارێزەوشکی شاری سلێمانی نیشتەجێ و دەڵێ ماڵەکەم بەرامبەر قوتابخانەیە بەڵام ناوێرم بە تەنیا منداڵەکانم بۆ قوتابخانە بنێرم چونکە چەند جارێک سەگەکان هەوڵی پەلاماری خۆم و منداڵەکانیشیان داوە. مامۆستایەکی قوتابخانەش دەڵێ نە قوتابیەکان جاری وا هەیە مامۆستاکانیش لە ترسی سەگەکان بە زەحمەت دەچنە ناو قوتابخانەکە. بەڵێ سەگی تیا بوو بڵێن بەچکە زۆر بووم بێت کە باخەکەمان کرابەوە ئێمەش لێرە ماڵمان نزیکا ویسمان سەگەکان دەرکەین مناڵەکان بێنە دەرەوە بەس کاتێکا ویسمان دەریانکەین لە سەدانەوە باخەکە هاتن بەرەو ڕۆمان تر باش و بەردوشتمان پێ بخێرا مناڵەکان ڕان کردەوە بۆ سەرەوە. زۆر ناخۆشە مەکتەبەکەمان لەبەرەوەی کە دەرگاکە کات جاری وا هەیە کاتی هاتنەوە دەرگاکەمان داخرێ ئەبێ لەو دیوە بینەوە اینجا سەگی لێیە بەشک و ئەو چارەسەرمان بۆ بکەن کە ئەم سەگانە ئەبینم بە تایبەتی ڕۆژە بەیانیانەکان یعنی بەڕاستی من وەکو خۆم ترسی ئەوم هەیە بچم سەگە لە بەردەمی مەکتەبەکە نەبێ و نەتوانم بێمە ژوورەوە هیوادارم چارەسەرێکی گونجاوی بۆ بدۆزنەوە. هەرچەندە شارەوانی سلێمانی چەند هەوڵێکی بۆ چارەسەرکردنی کێشەی سەگە بێلانەکان داوە و لەم هەفتەیەشدا هەڵمەتێکی بۆ کۆکردنەوەیان و گواستنەوەیان بۆ شەڵتەر دەست پێ کردووە بەڵام تا ئێستا ڕێکارێک نەگیراوەتە بەرکە ئەو کێشەیە بنەبڕ بکات و سەگی بەرەڵا وەک مەترسی لە ناو شارەکاندا ماوەتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی